سیستمی پەروەردە لە هەرێمی کوردستان بە جۆرێکە کە قوتابی سەرجەمی هەوڵ و ماندووبوونەکانی لەسەر یەک ساڵی خوێندن بنیاد دەنرێت کە ئەگەر بێت و تا قۆناغی 11 ئامادەی سەرجەمی نمرەکانی 100% بوو بێت بەڵام ئەگەر بە هەر هۆکارێک نەتوانێت نمرەی پێویست لە قۆناغی 12 ئامادەی بهێنێت ئەوە بەری ڕەنج و ماندووبوونەکانی ساڵانی ڕابردووی ناشنێتەوە. شارەزایانی بواری پەروەردەش جەخت لەوە دەکەنەوە دەبێت پێداچوونەوە بەم سیستمەدا بکرێت و قوتابی لە سەرەتای تەمەنیەوە بەپێی ئاست و حەزی بۆ پسپۆڕیەک یەکلا ببێتەوە. وڵاتان هەر لە سەرەتایی کە دەرەجێ بەرەو ناوەندی بەپێی لێوەشاوی و زیرەکی و پسپۆڕی خۆی بوارەکەی بۆ جیاکرێتەوە و خەڵک لەوێ هەموو ئیشێک بە گرنگ و بایەخدارەزانێ نەک هەمووی بێت کێبڕشێ بکات لەسەر چەند پسپۆڕێکی دیاری کراو چکە کۆمەلگای تەندروستەوەیە کە هەموو پسپۆڕەکانی تیاابێ بەڕاستیەوە کە ئیستاکاتی باسکردنی نییە پێویست بەواکە کە یاسای وەزارەتی پەروەردە پێویست بە تاقیکردنەوەکان و سیستەمی وەرگرتن لە زانکۆکانی کوردستان بگۆڕین تا ئەوەی بتوانین وەڵامی دروستی ئەو بارودۆخە بین بە دڵنیاییەوە. ئەواتە ئێمە لەسەرمانە تەلەبە دەرچێ پەنجاب لە هەموو وڵاتێک پێشکەوتووە کە لای ئێمە دەرچوو ئەبێ زانکۆکان پەیمانگاکان سیستمی خۆیان جیاواز بێ لەم سیستمە ئێستا واتە نابێ احتیمات کەنە سەر ئەو دەرەجەی لە پۆلی 12 دەرەجەی تر کۆتایی پێبێ نەخێر ئەبێت ڕغبەت دەور ببینێ و ئەبێ یعنی حەزی قوتابی خوێندکارەکە و دووش امتحانێک بکرێ لە زانکۆکە لە کۆلیژەکە بۆ من پەنجامەیە حەزەکەم بە مهندیسم ئەبێ وام لێ بکە دەورە ببینم تا فێری ئەو بەشی ئەندازیاریە بم و بەشداری تاقیکردنەوەی گشتگیرکەم لەو بەشی هەندەسەیەی کە ئەمە ئەنجامیکانی کارەبایە ئەگەر دەرچووم وەرگیرێم نەک احتیمات کاتە سەر ئەو دەرەجەی لە پەروەردەیە و ئەوە سیستمی قوبوڵ مرکزیە تەمە ناکەم ئێستا وردە بۆتە ڕغبەت ئەمە سەر لەبەری بگۆڕێ واتە ئیمتیحانی وزاری بۆ شێوێ نەمێنێ بەڵکو ئیمتیحانێکی گشتگیرکەین بۆ دەرچوون جا 50% مشکلی ئێمە نییە بەڵام زانکۆ بەپێی ڕغبەتەکان. سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستانیش کە ساڵانە هەزاران قوتابی بۆ پڕکردنەوەی فۆرمی وەرگرتن لە ناوەندەکانی خوێندن ڕوو لە ڕێکخراوەکەی دەکەن بە پێویستی دەزانێت بڕیارەکانی کۆنگرەی پەروەردەیی جێبەجێ بکرێن. مەڵێ بڕوای من سیستەمی پەروەردە لە هەرێمی کوردستان وەک کۆی سیستەمەکانی تریە وڵاتە پێویستی بە گۆڕانکاری ڕیشەیی هەیە گۆڕانکاریەکان پێویستە لە ئەرزی واقعا بێ و ئاوتا بێ بە ئەو گۆڕانکاریانەی لە تەواوی جیهانە هەیە چ بەرەو پێشچوونەکانی هزری تاکەکانی کۆمەڵگەت بێمە لە بیرمان نەچەوەی لە کوردستان هەیە یەک سیستەمێکە بۆ ساڵی هەفتەکانە لەو کاتەدا بەرەو پێشچوونەکان لە ئاستێکی ترا بوو ئێستا بەرەو پێشچوونەکانی دنیا لە ئاستی باڵایە بۆیە پێویستە سیستەمی پەروەردە لە هەرێمی کوردستان هاوتەریبی بەرەو پێشچوونەکانی کۆمەڵگەی کوردی بێ کە بەداخەوە ئێستاوا نابێ و ئەم کارە ساتەی لێکەوتوتەوە کە ئێسایی بینین. لە بەرامبەردا وتەبێژی وەزارەتی پەروەردە دەڵێت لە کۆنگرە پەروەردەیەکانی داهاتوو هەوڵ دەدەن گۆڕانکاری لە سیستمی خوێندن بکەن. ئەوەی کە ئێستا هەیە ئێمە تەعامل لەگەڵ ماخایەکەین هەتا پۆلی نۆ قوتابیە خوێنێ لە پاشنۆ چەند ئۆفەرێک لەبەردەستی قوتابیا هەیە بۆ نمونە هونەرە جوانەکان هەیە پەیمانگاکان هەیە وەرزش هەیە ئامادەی پیشەیی هەیە قوتابی سەرپشکە لەوەی خۆی ئەچێتە شوێ بەڵام دیارە خواست زیاتر لە وڵاتی ئێمە لەسەر زیاتر بەشی زانستیە بە دەرەجەی یەک پاشەوە بەشی وێژەیی پاشە ئەوە پیشەی کە لە هەمویان کەمترە ڕەنگە گەرێمە لە ساڵانی ئایندای بتوانین کار لەسەرەوە بکەین برەوێکی باشتر گەشە بە خوێندنی پیشەیی بدەین ئۆفەری زیاتر بخێنە بەردەست کە هەر هەمووی نەچێتە ئامادەی زانستی و پاشان هەر هەمووی بچێتە زانکۆ و پاشان ڕەنگە خوێندنەکەیشان لە زانکۆ بەدڵی خۆیان نەبێ و یا دوجار هەلی کاریشی بە ئاسانی دەست نەکەوێ بەڵام ئەگەر خوێندنی پیشەی بخوێنە 3 ساڵ بێگومان بە دڵنیاییەوە لانی کەم تۆ فێری سەنعاتێک کارێکی پیشەی شێکەیتەوە چێتە بازاڕی کار بەڵێ بێگومان هەموو کۆنگرەیەک 4 ساڵ جارێکە یان 5 ساڵ جارێک بەوەی قەیران دارایەوە بەڕاستی تۆزی ڕەنگە شتەکان وەک پێویست بەڕێوە نەچووبن بەڵام بێگومان لە کۆنگرەی ئایندایە هەموو ئەو سیستەمە کۆی سیستەمەکە پیاچوونەوەی پیاکرێ. لە نێو کوردەواری هەمیشە دایک و باوک ئامۆژگاری منداڵەکەیان کردو و تویانە یاتوب یا هەندەسە یان تەرکی دەمەدرسە کە بێگومان ئەم بیرکردنەوە بەرهەمی ئەو سیستمی پەروەردەیە لە هەرێمی کوردستان هەیە کە کێبڕکەی تەنها لە نێوان چەند نمرەیەکی دیاریکراو و چەند بەشێکی دیاریکراو دروست کردووە. بۆ مامەڵەکردن لەگەڵ پێشکەوتنەکانی ئەمڕۆ گۆڕانکاری و پێداچوونەوە بۆ سیستەمە پێویستێکی حەتمیە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.